قەڵەوی یەکێکە لەو کێشانەی کە لە سەردەمی ئێستاە دووچاری زۆربەی کەسەکان بۆتەوە. جا ئەمڕۆ باز لەوەکەین بزانین قەڵەوی چییە، هۆکارەکانی چین و باز لە یەکێک لە ڕێگاکانی چارەسەرکردنی قەڵەویەکەین ئەویش نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەیە، بزانین بۆ کێ ئەگونجێ و کێ نابێ بیکات. ئەم بابەتانە باس دەکەین لەگەڵ دکتۆر دیاری نێهات کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەوین بەخێر بێ دکتۆر بانیت باش. دکتۆر سەرەتا با لە قەڵەوی دەست پێ بکەین بزانین قەڵەوی خۆی چییە و هۆکار بۆ قەڵەوی چییە؟ قەڵەوی دیارە لەم چەند ساڵانی دوایی ئەتوانین بڵین بە نەخۆشی ناسێنراوە لە چەند وڵات لە جیهانە و لەوانەشە لە هەموو جیهانە ڕێگەی منەظەمی WHO هەر بە نەخۆشی بناسێنرێت لەبەرەوەی یەکێکە لە گرفتە هەرە باوەکانی ئەم سەردەمە و کە ئەو تەئسیرێکی زۆر خراپی لەسەر لەشی مرۆڤ هەیە. قەڵەوی بریتیە لە کۆبوونەوەی چەوری زیادە لە لەشی مرۆڤە بە شێوەیەک کە کێشی لەو ستاندەردەی لە جیهانە دانراوە زیاتر ئەبێت. ئەتوانین جیاکردنەوەی قەڵەویش بە دوو شێوە کلاسیفیکیشنەکرێ باڵین جیاکرێتەوە. ئەوانەی کە لە شێوەی هەرمییان واتە بشی خوارەوەیان زیاتر قەڵەوە دەسەرەوە و ئەوەشی لە شێوەی سێوە هەیە کە سەر و خوارەوەی هەر لەسەرەوە قەڵەوە تا خوارەوە. ئەمانەش مەترسی توشبوون بە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و بەرزبوونەوەی پەستانی خوێن و هەروەها شەکرە و بەرزبوونەوەی چەوری خوێن و چەنەها جۆر لە سەرەتانەکان شێرپەنجەی لەش زیادەکارە لەشیانە. ئەگەر بێت و بە شێوەیەکی بە زانستیش باز لەوە بکەین بڵین بەکی ئەوترێ قەڵەو دیارە خەڵک هێڵە وەڵام من ئەوەنە کیلۆ بە کیلۆ نییە، یعنی ئەمە کێشی لەشی ئینسانەکە ئەبێت لەگەڵ درێژی کەسەکەیان مقارنە بکەین بۆی بزانین ئەم کەسە قەڵەوەیان نا واتە بە معادلەیە کە پێوترێ BMI Body Mass Index کە ئەهێنین با بڵین درێژی کەسەکە بە متر دووجای ئەکەین دووجار زەڵبی خۆی ئەەکەین دوایی کێشەکە ئەهێنین دابەشی ئەو ژمارەیەکەین کە دەرچووە ڕقەمێکمانەتی. ئەگەر ئەم ژمارەیە لەبینی 18 بۆ 25 جابێ ئەمە پێی ئەوترێن نۆرمەڵ، کێشێکی نۆرمەڵ و کەسێکی ئاساییە. لە خوار 18 بێ ئەمە کەسێکی پێوترێ کەم خۆراکی پێوترێ بەدخۆراکی پێوترێ، ینی خۆراکی باش نییە. لە 25 تا 30 ئەمە پێی ئەوترێت ئەم کەسە کێشی زیاد پێی ناوترێ قەڵەو پێی ئەوترێت کێش زیاد. لەسەر و 30 بۆ 35 دەرەجەیەکی قەڵەوی 35 بۆ 40 دەرەجە دووی قەڵەوی و بەم شێوەیە کە گەیشتە سەر و 40 و ئەمانە پێوترێ مۆربید ئۆبێسیتی تر دوای ئەوە کەسەکە ئەچێتە دەرەجەیەکی قەڵەوی زیاد لە حدەوە کە مەترسی توشبوون بە نەخۆشیەکان لەسەری زۆر زیاد دەکات. باشە دکتۆر، ئەو کەسانی کە دەرەجە قەڵەویەکان زۆر وەکو باسی کرد ڕێگاکانی کێشدا بەزانم وەکو لە ئێستا ئەکرێ و باوە و زۆر باشە کامانە؟ بەڵێ بێگومان ئێمە دائیمەن لە ڕێگە ئاسانەکانەوە دەست پێکەین بۆ چارەسەر بۆ هەموو کەسێک لە جیهانە. باشترین ڕێگە بۆ چارەسەرکردنی قەڵەوی بریتیە لە کەم خواردن و وەرزشکردن، واتە جۆرێ لە جۆرەکانی دایت یا با بڵێن ڕێژیم یا پارێز بکە لەگەڵ وەرزشکردنە. ئەم دوو جۆرە باشترینیانن بۆ ئەوەی کە کێشدا بپەسەنێت. بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە BMI-یان بەرزە بە تایبەتی ئەوانی کە ئەچنە سەر و چلەوە ناتوانن ئیسفادە لەم حاڵەتە بکەن. بۆچی؟ چونکە قورسە ئەگەر بێت و بتوانن بە مستەمری بە شێوەیەکی دائیمی برسیشیان بێت و هەروەها وەرزشیش بکەن. هەچ کاتێ بگەڕێنەوە سەر نان خواردنی پێش وەرزشەکەیان کە پێش ڕێژیمەکەیان دووبارە جارێکی تر کێشەکەیان زیادکاتەوە لەوانەیە لەو کێشەی کە تیان زیاتریش بێتەوە. لەبەرەوە ئەگەر بێت و کەسەکە ئێمە دائیمەن نەسیحەتی و کەساناکەین کە زۆر قەڵن نێڵن دەرەجەی قەڵەوی تێپەڕێن و بگەنە دەرەجە 3 قەڵەوی یا دەرەجە 3 و دەرەجە 4. چونکە گەیشتە دەرەجە 3 و دەرەجە 4 قەڵەوی ڕێگە ئاسانەکان بۆ چارەسەری قەڵەوی سوودی نامێنێ و کاتە ئەبێ پەنابەرنەبەر نەشتەرگەری و نەشتەرگەریان بۆ بکرێ بۆ ئەوەی خەڵەوەکیان بێن نەخوارەوە. ڕێگەی تریشمان هەیە مثلەمە سمپڵەکانێتی ڕێگی کەشمان هەیە ئەو کەسانی کە ناتوانن ڕێجیم بکەن یان وەرزشیان پێ ناکرێت بە هەر هۆکارێک بێت، هیوا هەیە ئەژنۆی تەواوی، هیوا هەیە نەخۆشی زەختوەمانی لەگەڵایە، هیوا هەیە ئیش و کارەکەی و ئەخوازێک کە ناتوانێت ئەوە بکە. ڕێگەکانی کە هەیە ئێستا مەسەلەن باڵۆن یەکێک لە جۆرەکان باڵۆنە. دیارە باڵۆن و باند و ئەمانە لە جیهانە ئێستا باوی نەماوە بەکار نایەت. تەنها جۆرێکی باڵۆن ئێستا کە لە جیهانە بەکارێنرێت و لەبەرەوەی کە ئەوانە مزعفاتیان هەبوو تەنها جۆرێکی باڵۆن جۆری ئەلۆریۆنە کە جۆرێکە باڵۆنێکی سمارت باڵۆنی پێوترێ ئەویش لە ڕێگەی کەپسولێکەوەی نەخۆشەکە قوتیەیە دەبێت بە باڵۆن لە ناو مەعیدا 4 بۆ 6 مانگە مێنێت و خۆی ئەڕوات دواتە نەپێویست بە نازوور ئەکات، نەپێویست بە بەنجەکات، نەپێویست بە دەرهێنانەوە ئەکات. لەبەر ئەوەی کە شتێکی ئاسان و سمپڵە لەبەر ئەوە ئەتوانرێت ئێستا بەکاربێنرێت
نەخۆشەکە تا ڕادەی کێشی پێدا ئەبەزێت بەڵام دوای ئەبێ محافظەی خۆی بکات. لێرە هەیە ئەو جۆرە باڵۆنە؟ بەڵێ بێگومان خۆشبەختانە لێرە هەیە و ئێستا دایەنین بۆ زۆر نەخۆشی داێنین و خۆشبەختانە سەرکەوتوشە زۆر نەخۆشمان هەیە ئیسفادەیان لێ کردو ئەو ڕێگەیە. بەڵێ دکتۆر جۆرێکی تری باڵۆن هەبوو ماوەیەک لەمەوە پێش وەکو جۆرێک لە نەشتەرگەری ئەکرا بۆ کەسەکە ئەوە زیانی هەبوو بۆ کەسەکان یاخۆت هەتا ئێستا ئەگەر ئێوە بەپێی خبرەی خۆت؟ بەڵێ ئەو جۆرە باڵۆنە تەنها پێش دروستبوونی ئەم سمارت باڵۆنە لە جیهانە هەر لابرا ئڵغاکرا تەنها بە ئەو کەسانە بەکارەهات کە بەرگەی نەشتەرگەری ناگرن لەبەر زۆر قەڵەوەکەیان بۆیاندارە تا تۆزێک کێش دابزێن و دوای یەکسەر بە دوایان نەشتەرگەری قەڵەوەیەکی لێ لەبەرەوەی ئەم نەشەمە پێویستی بەبەنج بوو بە نازۆر بوو مەترسی تەقین و هەروەها دابەزان و جیرانی ڕێخۆڵەکانی زۆر بوو لەبەرەوە ئەم جۆرە باڵۆنانە ئێستا بەکار نایەن زیاتر ئەو سمارت باڵۆنە بەکارێنرێت کە لە ڕێگەی کەپسولێکەوە نەخۆشەکە قوتیات و ئەچێتە ناو مەعیدەیە و لێوە گەورابێ و دوای 4 مانگیش خۆی ئەڕوا باڵۆنەکە زیانێکی ئۆتوینە لەسەر نەخۆشەکە. باشە دکتۆر باز لە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە بکەین کە ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی کێشدا بەزانین زین چییە نەشتەرگەریەکە؟ بەڵێ بێگومان دوای ئەوەی کە ئەم ڕێگانە هات و کە ئیسفادەمان لێ نەکرد ڕێگەی دوای ئەوە ئەکەوینە سەر ئەنجامانی نەشتەرگەریەکان نەشتەرگەری قەڵەوی کە یەکەمیان بە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە دەست پێ ئەکات ئەمیش بریتە ئەوەی لە باری درێژیە لە 180 بۆ 85 گەدەی نەخۆشەکە ئەبڕین لای ئەبین بەمەش گەدە بەشێکی زۆر بچووکی ئەمێنێتەوە بە دوو میکانیزم ئیشەکات لەسەر نەخۆشەکە ئەویش یەکەمیان بچووکردنەوەی گەدەیە واتەوای لێ مەسەن گەدە کەوچکێ بۆ کەوچکونی یەک برنجەگرێ مەسەڵەن لەوە زیاتر ناگریتر پڕە بێ نەخۆشەکە هەست بە پڕیەکە زائیدەن هۆرمۆنێکمان هەیە لە بەشی سەرەوەی مای گەدەیە کە پێوترە گریلین ئەو بۆ هۆرمۆنە مەسئولە لە برسێتی ئینسان و کە دایمە برسیمە خواردن ئەم هۆرمۆنەشی بۆ لە ئابین ئەو بەشەی بۆ لە ئابین کەم هۆرمۆنی تابی تالی نەخۆشەکە وای لێ وەکو کەسێکی زەعیف وەکو کەسێکی کێش ئاسا تەسەڕوفەکە یعنی کەسی قەڵەو من دائما بە نەخۆشەکان مەڵێم کەسی قەڵەو و تام و چێژ لە خواردن بینێ خواردنی بەلاوە خۆشە زۆر بەس کەسی زەعیف وانە یعنی کە برسیە بێت مجرد دەیوێت شتێ بچێتە مەعیدەیە و ڕزگاری بێت لەو برسێتیە بەڵام وا لەو کەسە ئەکەین کە ئەو تام و چێژ و خواردن و هەڵپەیی بۆ خواردن نەمێنێ بەم دوو میکانیزمە ئیسفادە لەوە ئەکات کە کەسەکە وردە و دەکێشی دابەزیوێتە خوارەوە خۆشبەختانە ئێستا بێگومان ئەمەش لە ڕێگەی نازۆرەوە ئەکرێت هەڵدڕینی تیانە تەنها لە ڕێگەی چەند کونێکەوە کە ئەچینە ناوسکی نەخۆشەکە و قاسی گەدەکەی بۆکەین و نەخۆشەکە ماوەیەک لەسەر بەرنامەجی ئێمامێنێتەوە پابند دەبێت بۆ بەرنامی خواردنی کەینی و خۆشبەختانە نەخۆش زۆر سوودی لێبینێ و کێشیان زۆر باشیەتە خوارەوە. باشە دکتۆر ئێستا لە قسەکان تاوتە قارسی گەدەکە قارسەکەن یان لێ ئەکەنەوە؟ خارسکردن نازانم بڕینی گەدە قارسکردن هەڵانەوەیەوە قارسکردن یعنی بەشێک با بڵین ئەیتەوە بەس دوای ئەتوانرێت بخرێتەوە خۆی لە جلوبەرگاوە بەزیتر نازانم ڕاستەکەی لە ئەو تێرمە کە پێڵەن قاسی گەدەواتە بڕینی گەدە قسەکەی جەناب ڕاستە ئەو جۆرە نەشتەرگەریە شەر هەیە کە جەناب باسی کرد پێوترە ئەپلیکیشن کە گەدە ئەدورێتەوە بەبێ ئەوی لی بکرێتەوە بەڵام ئێستا ئەو زۆر بەکار نایە بەڕاستی بڕینەکە کە بڕینی گەدەیە لە ساعت 80 بۆ 85 بڕین ئەمەیان باشترە ئەمە ڕێگەیەکی باشترە و ئێستا مەسەڵەن ڕێگەکانی کەش هەیە بۆ ئەو کەسانی کە کێشیان زۆرە مەسەڵەن کێشیانەکە چێتە سەر و 45 BMI 45 و 50 ئەتوانین لادانی ڕێڕەواتە گۆڕینی ڕێڕەویان بۆ بکەین چجا بەجۆری مەسەڵەن مینی بایپاسمان هەیە ساسی ئۆپەریشنمان هەیە سادی گاستریک ینی مەجموعەیەکمان هەیە دوو دینەڵ سویچمان هەیە یعنی کەوای لێ ئەکەین گەدە بە تاواتی تەرکەکەین میکانیزمی سێهەم ئیزافە ئەکەین بێژگە لە بچووکردنەوەی گەدە و لابردنی هۆرمۆنی گریلین میکانیزمی سێهەم ئیزافاکەین ئەویش ئەوەیە حاڵەتێکی بەدهەرسی تووشی نەخۆشەکە ئەکەین وای لێ ئەکەین ئەو خۆراکی کە ئیخوا ئەو بەشەکە کەمە خۆراکی کە ئیخوا ئیسفادە لە هەمووی نەکات ئیسفادە لە بەشێکی بکات بەوەی کە چەند مەترێک لە ڕێخۆڵە ئەپەڕێنین و جارێکی تر ئەیهێنین ئەیبەستینەوە بە گەدەوە یا ئەو بەشە بچووکەی کە دەکەماوە بەمە ژوار لە نەخۆشەکە ئەکەین کە ئەو خواردنی ئەیخوات بەشێکی زۆری ڕیخۆڵ و دوانزەگری و پەنکریاس و ئەمانە تێپەڕێنێت و ئیسفادی لێ نەکات مباشرەتەن ئەچێتە ناو ڕیخۆڵەوە بەشێکی کەمی ئیسفادی لێکە ئەمانە بۆ ئەو کەسانی کە کێشیان زۆرە نیسبەتی دابەزینەکە تیانە زۆر زیاترە ینی کردداری بەدهەرسی یاپی ئەوترێ ماڵ ئەبسۆرپتیڤ پرۆسیجر ئەمەیان بۆ ئیزافە ئەکەین بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی ئەو کێشە زۆری کە هەیەە هیوا هەیە پێویستی بەدابەزانی کێشی 150 کیلۆ هەیە
بەم میکانیزمە زیاتر باشتر دابەزن وەک بە تەنیا قارسی گەدایان بۆ بکەین یا بڕینی گەدایان بۆ بکەین. کاتە بڕینی گەدەشیان بۆکەن ئەوشیان بۆ بەڵێ بێگومانە ئەوشیان بۆ بکەین و ئەوشیان بۆ بکەین هەردووشیان بۆ بکەین. باشە دکتۆر بۆ بڕینی گەدا کێ باشترین کاندیدە بۆ بڕینی گەتەوە تا گەر کێشەکەی چەنە بێ و باری تەندروستی چۆن بێ؟ بەڵێ بێگومان ئەو پرسیارێکی زۆر جوانە زۆر نەخۆش پرسیارەکە جاران مەسەلەن ئەوترا ئەو کەسانی کە BMI-یان لە 35 زیاترە و یەکێک لە نەخۆشیەکانیان هەیە نەخۆشی درێژخایەن یان ئەو کەسانی BMI-یان لە 40 زیاترە. ئێستا وانە بەپی گایدلاین تازەترین گایدلاینی مجتمعی ئەمریکی بۆ قەڵەوی ئەو کەسانی کە ئەچنە تەنها دەرەجەیەکی قەڵەویشەوە یعنی BMI-یان لە 30 زیاترە بەڵام نەخۆشییان لەگەڵا بێ بۆ نمونە شەکرا یان زەخت یا ساوفانی جونگەکان یان ئینسیلاقی پشت مشکلێکیان لەگەڵا بێ ئەتوانی نەشتەرگەری قارسی گەدایان بۆ ئەنجام بدەین. ئەو کەسانی کە BMI-شیان لە ئەگاتە 35 چواتە مەجرد دەرەجەیەکی قەڵەوی تێپەڕێن ئەچنە دەرەجە دوی قەڵەوی بە مەرجێک ئەو هیچ نەخۆشییشیان لەگەڵانە بێت ئەوانیش ئەتوانن یەکسەر قارسی گەدایان بۆ ئەنجام بدەیت. بەم ئەم لەم دوو کێشەیە باشە. بەڵام ئەگەر هاتو کێشی نەخۆشەکە زۆر بەرەو زیاڕۆی وەکو وتمان تا چلیش ئۆکێ بەڵام کە چووە سەر و گەیشتە 45 ینی و دەرەژەری 1 و 2 3 قەڵەوی تێپەڕان چۆ دەرەژە 4 قەڵەوی باشتر وایە بیر لە ڕێگەیەکی کە لە نەشتەرگەرەکانی زەعیفبوون بکرێتەوە چونکە ئەو کاتە پێویستمان بە دابەزانی کێشێکی زۆر هەیە لەوانەیە قارسی گەدە بە تەنیا ئەو کێشە زۆرە نەهێنێتە خوارەوە. باشە دکتۆر بڕینی گەدا بۆ ماوەی چەند کیلۆ لە کەسەکە ئەکاتەوانێت؟ بەڵێ ئێمە دائیمەن بە نەخۆشەکە ئەڵێین کە بڕینی گەدا حسابی 6 مانگ بۆ ساڵێک بخۆت بکە ئەو کێشە زیایی کە لە لەشی کەسەکەیە ئەگەر بێت و پابەند بێ بەڕێنماییەکانمانەوە لە 6 مانگ بۆ ساڵێکە کێشی زیایی لە 180 بۆ لە 190 کێشی زیایی لەشی لەدەستەیات. ڕێژەیەکی زۆر باشە لە دەستی ئەو کەسەکە زعیفە بێتەوە. نەخۆشیشمان هەیە کە زۆر پابەندە بەڕێنماییەکانەوە زۆر زیاتر یعنی زۆر لە ماوەیەکی زووترا هیوا هەیە بە 3 مانگ بە تەواوەتی زعیفە بێتەوە کێشی لە شولارێکی زۆر ڕێک و پێی کێبێ بە شەرتێ پابند بێت. چونکە دائیمەن ئەو ڕێگەیانە کە ئێمە بە نەخۆشەکە ئەڵێین شیرینی خۆر نەبیت چونکە دیارە ئەو بەشەگەدەی کە بچووکە ماوەتەوە پاقلاوەیە گەگرێت بەڵام پاقلاوە سوعراتێکی حراری زۆری تایە یعنی شیرینیەکان بەعام سوعراتی حراری زۆریان تایە. ئەو کەسانی کە شیرینی خۆرن کێشەکانیان زۆر بە هێواشی دابەزێ یان لەوانەیە جاریبایە دانەبەزێت. لەبەرەوە دایمان ئەڵێن ئەوێ شیرینی خۆر نەبن و ئەوە نەش نەخۆن لە کە بڕشێنەوە ینی مەسەلەن تۆ ئەوە نەبخۆ کە پێی تێر بیت تۆ لەم نشتەرگەریە چی دەوێت تێریش بیت و زەعیفیش بیت هەرەوە نێیت بەڵام نابێت زەخت لێبکی لە مەعیدە چونکە زەختکردن لە مەعیدە بە تایبەتی لە دوای ساڵی یەکەمەوە و زۆر بە تایبەتیش لە دوای ساڵی سێهەمەوە بە تایبەتی لەوانەیە کە قاسی گەدایان بۆ بکرێت نەک ڕێڕەوگۆڕین احتیمالی کشانەوەی گەدایان هەیە جارێکی کە ئەگەر بێت و زەختی لێ بکات نەخۆشەکە یعنی یەکەم جار زەختی لێکە ئەڕشێتەوە دوم جار زەختی لێکە نایگرێت بە سێم جارتر گەدە محاولاکە جارێکی کە بکشێتەوە ئەم کشانەوەیەکەوە لە نەخۆشەکە جارێکی تر خەڵاو بێتەوە. باشە دکتۆر یەکێک بۆ لە ئێوە بڕیاری نەشتەرگەریتان بۆیە ئێستا بزانین باز لە پرۆسی نەشتەرگەریەکە بکەین زای ماوەی نەشتەرگەریەکە چۆنە پرۆسەکە چۆنیە بە ماوەی چەندێک کەسەکە چاکە بێتەوە. جان ئێمە وتمان لە پێش هەموو شتێکا بێ نەخۆشەکە کێت هەموو شتەکانی بۆڵە سەنگێنین مەجموعەی فحوسات و تەحالیل و سۆنەر و ئەمانی بۆ نێرین کە هیچ مەشاکلێکی نەبوو مەشاکلی دڵی نەبوو کاتە بڕیا لە نەشتەرگەرەکەین نەشتەرگەرەکە لە کاتی بەنجوەرگرتنی و بەپی ستانداردی جیهانی تقریبا 45 دقیقە بۆ ساعاتێکی پێچێ نەشتەرگەرەکە خۆشبەختانە لای ئێمە کە زۆر ممارەسە تیاگر کەمتری پێچێ لەوانێ جاروایە بە 20 دقیقە نەشتەرگەرەکە تەواوکەین بە 22 دقیقە بە 18 دقیقە تەواوکەین ماوەیەکی زۆر کەمە زۆر باشە خۆشبەختانە ئەمە ئیسفادەی لێکە نەخۆشەکە بە ماوەیەکی زۆر کورت دەتوانین نەشتەرگەرەکە تەواوکەین دوای کە نەشتەرگەرەکە تەواو بێت لە فترەی نەقاهی نەخۆشەکە زۆر مهمە ئەمە بەس نەشتەرگەری نیە تۆ بە نەخۆشێکی ئەنجام بدەیت شکۆ ئەو کەسانی نەشتەرگەری قاسی گەدە یا قەڵەوی بە گشتی بۆیان ئەنجام ئەین ئینسانی قەڵەون کە قەڵەویش مەترسی خوێنمەینی هەیە لە قاچەکانە و توشبوونی جەڵتەی سیەکانیان هەیە لەبەرەوە دائیمەن دەرزی خوێن ڕوونکردنەوەیان بۆ دانین لە دوای نەشتەرگەرەکە و زۆر گرنگە کە بە نەخۆشەکاڵین بە مجرد خەبەربوونەوەی لە بەنجەکە محاولە بکات دەستکا بە ڕۆیشتن و هاتوچۆکردن ئەمە کارێکی گرنگە بۆی خوێن لە لەشیا بڕات و تووشی مزاعفاتەکان دەبێت ئەو ڕێنمایانێکی ئێمە ئین بە نەخۆشەکان بۆ ماوەی 3 مانگە ڕێنمایی خواردنە ئەیانینێ کە ڕۆژ بە ڕۆژ چیایەتی چۆن ئەم 3 مانگە ئەبەنە سەر و بەجێبەجێیەکەن بە پێی ڕێنماییەکانی ئێمە لە دوای 3 مانگەکەەوە دوایەوە ئیتر خواردنی ئاسایی خۆیان نەخۆنەوە بەڵام بۆی گەڕانەوە بچنەوە ئێمە فترەی نەقاها عادەتەن بۆ نەخۆشەکان 2 هەفتە بۆ 3 هەفتەین بە نەخۆشەکان کە فترەیەکی نەقاها وەرەگرن دوای ئەتوان بچنەوە سەر ئیش و کاری خۆیان بە شێوەیەکی ئاسایی ئیش بکەن و ئەوانە بەڵام پابند دەبن بە ڕێنماییەکانمانەوە
و دوای 3 مانگی جشنەوە سەرژیانی طبیعی خۆیان و بەبێەوە هیچ مشکلەیەکیان نەبێت. باشە دکتۆر باسی ئەوت کرد لە بدایەتەوت کەسەکان ئەبێ کێشی لەشیان زۆر بێ ئێوە دیاری ئەەکەن کە ئایا نیشتەرگەری بڕینی گەدە بکەن یان نا بەڵام ڕەنگە کەسێک بێت کێشی لەشی بەو جۆرەژ نەبێت واتە BMI-یەکەی زۆر نەبێت بەڵام حەزی لێ و خواستی ئەوواکە کە بڕینی گەدە بکە ئێوە چۆن بڕیارێن لەو کاتە؟ بەڵێ کەسی وامان هەبوو بێگومان کەسی وامان هەبوو کە BMI زۆر نەبووە هاتوۆتە لامان ویسێتی بیکە من حتا یەکێک هەبوو مەسەلەن لەوانەیە ناسراویش بێ زۆر ئێسراری ئەکرد لەسەر ئەوەی کە بیکە چونکە پێویستی بەوە بوو کێش دابەزێنێ وت ئەبێ بگەمە ئەو حەدە لەبەرەوەی ئیشەکەی من وا ئەخوازێ کە کێشەکەم زۆر داڕازێ مەسەلەن BMI 18 بێ ئەو BMI خۆی 27 بوو ئەو بوو من لەگەڵ کۆمیتیەکە مەسەلەن قسەم کرد وتم ئایا ئەمە چۆنە کۆمیتەکە لەسەر ئەو ڕازی نەبوو کە بەپێی گایدلاین ئەو کەسانی کە کێشیان نەگاتە سەر ئەو کێشەی کە گایدلاینەوە بۆی دانراوە باشتر وایە بۆیان ئەنجام نیت ئەو نەشتەرگەریە بۆچی چووکە ئەگەر بێت و نەشتەرگەریەکە ئەنجام بینیت کە ماکەکان و مزاعفاتەکانی زۆر بن لەو کەسەیە کە کێشی ئەوە زۆر نییە لەوانەیە بتوانێت مەسەلەن بە ڕێگەیەک لە ڕێگەکانی تر دایگرێت بە تۆزێ وەرزش دایگرێت بە تۆزێ ڕێجیم دایگرێت هەیە شەو پێڵال من ناتوانم لەو زیاتر ڕێجیم پێ ناکرێت بەڵام ئەمەیان هەر سەبەب نییە تۆ بەپی گایدلاینەکانی کە هەیە لە جیهانە بەپی ئەوە بڕۆین بە ڕێگەیان ناتوانانی نەگەرێکی بێت و نەگاتە ئەو کێشەی زۆر جار هەیە ئەڵی چی کۆمەڵ دەبڕ خۆ خەڵەوکە با BMI هەیە بەرز بێتەوە بگاتەوە کێشە ئەو کاتاتوانین بکەین چکە تا بەپی گایدلاینەکان دەبێت ناتوانین ڕێ یەکی بێتە لای ئێمە بۆ نمونە BMI 26 یا 27 کە پێی ناوترێ قەڵەو پێوتێت تۆزەی کێشزیە ناتوانین بیخێنە بەر نەشتەرگەری خاصیکەدا ئەتوانی باڵۆنی بۆ دانی مەسەلەن من ئەوم بۆ کرد وتم وەرە باشە من اختیاری شتێکی کەو بۆکەم باڵۆن چکەتەن لە باڵۆن دانان لەو کەسانەیە کە کێشیشیان زیای ئەتوانی داینی سەیفە هیچ مشکلێکی نیە ئەو باڵۆنە کەپسولێک کە باسمان کرد BMI 27 تاڵە تۆزی کێشم زیای 5-6 کیلۆم زیاد 10 کیلۆم زیاد ئەمە بیان مەخوارەوە ئاسایی ئەتوانی ئەودابین بەڵام نەشتەرگەری بۆ هەموو کەسێک ناکرێت بۆ کەسانە بێ کە خاص بە عملی ئەو نەشتەرگەریە دکتۆر دەزانین هەموو شتێ باشی و خراپی هەیە بزانین باشیەکانی و ماکەکانی خراپەکانی نەشتەرگەری بڕینی گەدە بەڵێ باشیەکانی نەشتەرگەری بڕینی گەدە وکو باسمان کرد لە هەمووی مهمترەوەی کە لە قەڵەوی نەجاتدا قەڵەوی خۆی نەخۆشیەکە کە ئیتر مەترسی توشبوونی شەکرا زەخت ساڵفانی جوبگەکان ئەژنۆکان ئازاری پێش ئازاری لەش هەناسەتونی ئەو کەسانی کە هەناسیان لە شەوە ئەوسێ بەهۆی قەڵەویەوە ئەمەژێکێکە لە سەبەکان کە ئەمانیان هیچی نامێنێت لەشیان سوکە بێ ئەتوان ژیانێکی تەندروست بەرنەسەر و جەمالیەتی لەشیش بەڕاستی و کەسانی کە قەڵەون دەبین لە شولاریان ناشینە زۆر جار هەیە شەرمەکەن جۆزارهەیە تووشی نەخۆشی نەفسیە بن ئەوانەی مەسەلەن قەڵەویەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی نەزۆکی کە مناڵیان نابێت مووی لەشیان زیاکە هۆرمۆنی ئافرەتانیان تێکەچێ دەوری شەهری و عادیان با بڵێن سۆڕی مانگانیان هەمووی تێگەچێ ئەم نەشتەرگەری قاسیگەدە ئەمانە هەمووی ئەتوانێت ڕێککاتەوە چەندها کەسێ بەهۆی قەڵەویەوە مناڵی نەبووە کە ئەو نەشتەرگەریمان بۆ ئەنجام ماوە مناڵێک و دوانوسیانیشی بووە بەس بە مجەڕەدەوەی کە قەڵەوەکەی نەماوە و هۆرمۆناتی لەشی ڕێکبووەوە خەڵکی کە هەبوو کە مەسەلەن شەکرە و زەختی هەبوو کۆنتڕۆڵ نەکراوە ئەنجامانی ئەم نەشتەرگەری و زەعیفبوونیان تەنانەت گەیشتونەتە حەدێک کە دەرمانی شەکرە و زەختیشیان واز لێهێنا ئەوتوانیان واز لێبێن و شەکرە و زەختیان کۆنتڕۆڵ بووە یعنی ئەبینی سوودەکانیان زۆرە و بەپێی ئەو ستاتیستیکانی کە کراوە لە عالەما بەپێی ئەوەی کە لە گایدلاینی کۆمەڵی ئەمریکی قەڵەویشە هەیە قەڵەوی نەشتەرگەری قەڵەوی تاکە نەشتەرگەریەکە کە تەمەن درێژەکە تەمەن بەدەست خی گەورەیە بەدەست ئێمە نییە بەڵام بەپێ ئەو حسایانی کە کراوە ئەو کەسانی کە قەڵەون 10 ساڵ لە تەمەنی خۆیان کەمترەژین بەهۆی ئەو سەبەبانی کە باسمان کرد کە تووشی نەخۆشیەکانە بنوێ بێتەوەی ئەوەی 10 ساڵ لە تەمەنیان کورد بێتەوە بمرن لەبەرەوە نەشتەرگەریەکە کە زەعیفیان نەکاتەوە 10 ساڵ لە تەمەنیان درێژەکاتەوە ئەمە بەنسبەت سوودەکانەوە کە بینی سوودێکی زۆر زۆری هەیە بەڵام بەنسبەت ماکیشەوەکو جەنابەت باسی کرد مجموعەیە ماکیشی هەر ئەبێت هەر لە ماکی نەشتەرگەریەکەوە کە بەنجەکەیە ماکیەوەی کە مەسەلەن لەناو نەشتەرگەرەکە تووشی نەزیفێ بێت تووشی لیکێ بێت ئەمانە هەمووی لە گایدلاین نووسراوە لە هەموو عالەما ئەگەری هەیە لە هەموو عالەما ڕووبات ئەمە شتێکی ئاسایی ڕوئیالاینە و دوای ئەوەش مەسەلەن لەوانەیە نەخۆشەکە زۆر نەخۆشی پرسیارەکە دکتۆر ئەی دوای نەشتەرگەرەکە تووشی کەمی ڤیتامین نابن با لەوانەیە توش ببێت ئەی دکتۆر قژم ناڕوتێتەوە با لەوانەیە قژیش بڕوتێتەوە تووشی زعف نابن با دائما ئەمانە بە نەخۆشانم تۆ دەڕۆژ ڕێژیم کە تو هەست بە بێهێزیەکە جاوەڕ ئێمە نەشتەرگەریەکی بۆ بکەین 50-60 کیلۆ بیتە خوارەوە بێگومان ئەمانە احتیمالی توشبوونە هەیە بەڵام هەمووی چارەسەری ئەکرێت مەسەن ئەو نێڵێن چارەسەر ناکرێت مەسەن نەقسی ڤیتامینە ڤیتامیناتی ئەتوانی بێتێ لە دوای 3 مانگ خۆی ڤیتامینی خاص هەیە کە دروستەکەی بۆ کەسانی کە نەشتەرگەری خاصی گەدەیان بۆ کرێ بۆ ئەوانی کە خاص ڕێگۆڕینیان بۆ کرێ ئەتوانی ئەم چارەسەرانەیان بیتێ بۆی تووشی نەقسی ڤیتامین و حتا خوێن نادیرەکانی ژنەبن کە لە جسما بێ ئەتوانێ وەریگرێت
و خەڵکی شێ تەنها بە خۆراکی ئەو خۆراکانی کە ئەزانێت کامیان ڤیتامین و پرۆتین و ئەوانەی تێ ئەتوانێت ڕایگرێت و تووشی هیچ مایکێکیش نەگەنەوە. باشە دکتۆر با باز لە دوای نەشتەرگەریەکە بکەین وەکو کۆتا پرسیار ئایا ئەگەری دووبارە قەڵەبوونەوەی ئەو کەسە هەیە دوای نەشتەرگەری بڕینیگەدا؟ بەڵێ بەنسبەت گۆڕینی ڕاڕەوەوە قەڵەوبوونەوە تایە دەگمەنە ناڵێن نییە دەگمەنە زۆر دەگمەنە لەبەرەوەی کردداری بە تەرسی هەر بەردەوامە بێتیایە بەڵام بەنسبەت قاسی گەردەوە بڵێ احتیممالی قەڵەوبوونەوە هەیە ئەگەر نەخۆشەکە بە تایبەتی پابند دەبێت دایمن پیان ئەڵین نەخۆشی 10 ساڵ عملیاتمان کردو نەشتەگەریمان کردو ئێستا شەر ئەڵی فۆتۆمۆدێلە مەسەلەن بۆ پابند بۆڵە مثلا ئەوە ناخۆم کە تێر بم تاو کازام پێ بم هەڵاس مەسەر بێت تا لەوە زیاتر ناخۆم بۆ ورزشەکە سروشتی ژوا باشە آخر بێگومان قسەی جەنابەتە بۆ کەسی سروشتی شەوا باشە هەر ئەوەنە مەسەلەن شیرینی خۆر نییە شیرینی زۆر ناخوات لەبەرەوە سەرەکی کێشێکی دایما ڕێک و ڕێکی هەیە ئەو کەسانی کە پابندین چونکە دائیمەن ئێمە ئەم قسەیە بە نەخۆشەڵین نەشتەرگەری قەڵەوی یا ڕێگەکانی چارەسەری قەڵەوی مانای ئەوە نییە تۆپاڵی لێبیتەوە تاوا ئەمە یارمەتی دەرێکی گەورەیە بۆ ئەوی تۆ زەعیفی بەس بێ خۆش یارمەتی بی هەموو نەشتەرگەریەکان شتیوانیە تۆ بڵێ من نەشتەرگەریەکەم ئیتر من بخۆم لە ماڵەوە دانیشم بەس نانەخۆم بەس پاخلاوە خۆم بەس شیرینی خۆم شتیوانیە کەس ناتوانێت بەمە تۆ زەعیف کاتەوە ئەبێ خۆشە یارمەتی دەربی لەگەڵەیە شیرینی نەخۆی بتوانانی وەرزش بکەی مەسەلەن لەگەڵەیە بەڵام نەشتەرگەریەکە وا لێەکە کە یارمەتێکی زۆر زۆرەدەیە خۆشە پێویستەکە و کۆڵە پوشێکی بکەیت پاڵێکی پیۆنی ئەوە قەڵەو نابیتەوە ئەگینا ئەگەر بێت و ئاگال لە خۆن نەبێ بێگومان جاری وایە گەدە ئەکشێتەوە جاری وایە نەشتەرگەری دومیشمان کردوێتەوە بۆ نەخۆشیوەکە قاسی گەدەیان بۆ کراوە پێویستی بە جاری تر قاسی گەدە بۆتەوە یان جاری تر بۆمان کردوون بە تەغیر مەسار ڕێڕەوەکەمان بۆ گۆڕیون بۆی ئەم جارە بە باشی زایف ببن باشە دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمانە بێت زۆر سپاس بۆ ئێوەش